خەڵکی خۆشەویستی کوردستان. تا ئێستا هەردوو هێزی پشتیوانی 1 و 2 هەروەها 22 لیوای هێزەکانی 78 خراونەتە سەر وەزارەتی پێشمەرگە. ئەمە هەنگاوێکی گرنگە و جێگەی ڕێز و دەستخۆشیە بۆ پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانان. بەڵام ڕێخستنەوە و یەکخستنی پێشمەرگە پێویستی بەکار و هەنگاوی خێرا و بە متمانە هەیە. پێشمەرگە لە کاتی شەڕی داعشدا قارەمانیەکی ئەو تۆی نواند کە بووە جێگەی دەستخۆشی گەلان و گەورە سەرۆکەکانی جیهان. وەک هەمیشە بووە مایەی شانازی گەلی کوردستان. بۆ پاراستنی شانازی و ڕێز و خۆشەویستی پێشمەرگە دەبێ یەک بخرێتەوە. ڕاستە بە پێی یاسا سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەرکی فەرماندەی گشتی هێزەکانی پێشمەرگەی لەسەر شانە. بەڵام بۆ ئەوەی چاکسازی و یەکخستنی پێشمەرگە جێبەجێ بکرێت دەبێ پارتی و یەکێتی بە باوەڕ و بێ پەشیمان بوونەوە بڕیار بدەن کە دەستی حزب لەسەر پێشمەرگە هەڵبگرن. دەبێ کۆتایی بە دەستێوەردانی حزبی لە ناو کاروباری پێشمەرگەدا بهێنن. بەو شێوەیە چاکسازی و یەکخستنی ڕاستەقینەی پێشمەرگە دەست پێ دەکات و سەر دەکەوێت. ئەگەر نە لەگەڵ هەموو ناکۆکیە سیاسیەکاندا ئەوەی جێبەجێش کراوە هەڵدەوەشێتەوە.